خۆشەویستانی گەڕیان میدیا ڕۆژ و ڕۆژگارتان پڕ گوڵ و گوڵزار بێت سڵاو ڕێز بۆیەوە خۆشحاڵم ئەمڕۆ لە بەرنامەیەکی جیاوازتر لەگەڵەوە دەرەکەوم بەرنامەکەمان زیاتر موزیکە لەگەڵ ئوستازێکی موزیک لەگەڵ کابرایەکی هونەرمەندی خاوەن ئەزمون پڕ ئەزمون ئەو ئەگەر لە نەتەوەی ئێمەش نەبێ بەڵام دنیایەک خزمەتی بە شاری سلێمانی کردووە دنیایەک خوێندکار و شاگردی هەیە ئێستا شاگردەکانی کە ئێمە لای خۆمان پێڵەن خوێندکارەکانی ئەوان پێڵەن شاگردەکانی ئەوانش هەر بوون بە ئۆستاس یعنی ئەوانە ماشەڵڵا دەست و پەنجە ڕەنگینە دەست و پەنجە زێڕینە ئاغای ئیبراهیمی نەغدیان کە ناسراوە ئێمە کە هات بۆ کوردستان ئێمە ناومان مامشێر یعنی مامشێر خۆتان نەزان شێر نیشانەی هێز و توانا و لێ هاتوویە مامشێر گیان بەخێر بێت قوربانەوە مەرحەباتان کەم دەستان خۆشبی بە دووربین و سەوت و هەموو شتێک زانم هەلاکی و سەختە ئیشتان بە هەمەی سولەیمانیە بەرادران خۆشەویستی سولەیمانی هەمە مەرحەباشان دەکەم ئینشاءالله لەشتان ساغ بێ تەک تەکی شەهری سولەیمانی پێم خۆش و عەزیزانە من بەڕاستی شەهری ڕۆشنبیری و شەهری هونەرە لەسەر دەستی تۆیە تۆش دەورە دەبووە لە پایتەختی ڕۆشنبیری لە شاری هونەر لە ڕۆڵێکی باشت بینیوە چەند ساڵە لە هەموو کۆنسێرتەکانی هونەرمەندانی بەتوانە عەدنان کەریم و هونەرمەندانی بەتوانای نازەمەگە خۆم ناوەکان تازی کۆنسرت تازی کردم لەگەڵ گروپی سەمفۆنیکی سولەیمانیە دکتۆر عەبدوڵڵا جەمال چگرمێ بەڕاستی سەلام بە دکتۆر بەڕاستی هونەرمەندی زۆر بارەس 80 کەس و 70 کەس بوویم ساڵانی تالاری هونەر بی میکروفۆن یعنی هیچ ئاسفی میکروفۆنی نەبوو بەس سەوتی تەبیعی ئۆریژیناڵ یەکەمین جار ئەوە مۆسیقای ئارامبەخشە موزیکی ئارامبەخش ئەمڕۆ شانازیە بۆ من خانمێکی کوردی ڕۆژهەڵات خانمی مونای مۆڵایی لەگەڵ یا بەژەنیاری دەف بەژارە خانم گیان بەخێر بێت زۆر خۆشحاڵم جێگەی شانازیە بۆ ئێمە ستۆدیۆکانی گەڕیان جوانتر بوو لەبەرەوەی ئێوە مادەم لەگەڵ مامۆستا ئیبراهیمی نەغدیان دڵنیام بە یەکەوە جوانترین شاکاری هونەری پێشکەشەکەن خۆشەویستانم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ بینەرانمان لە تەلەڤیزۆنی گەڕیانێزی بینەرانمان لە سۆشیال میدیای گەڕیان لە فەیسبوک لە پێیجی فەرمی بیسەرانمان لە ڕادیۆی ئەفێمی گەڕیان 94.1 سڵاو ڕێز بوویەوە بە یەکەوە گوێبیستی یەکەم بەرهەمی ئاغای نەغدیان و خانمی مونای مۆڵاییە بین بۆ ئیبزان ئەو دەست و پەنجە زێڕینانە چیمان پێشکەشەکەن ئاغا جوان من چۆن میکروفۆن بدەمم چەند میکروفۆن نییە مناگەیانە عەزیزە من کچە خۆم بەڕاستی هونەرمەندی جوان با فکر یعنی با فکرش موسیقا ئاسفێندا بەس دەست و پەنجە دروست ئەما فکر مشکی موسیقایی هەیە من هەزم کە بنامی رادیۆ گەریان باڵێ مامۆسەوانە گەریان یعنی یەک ریتمێ ریتمی حەوت لەسەر هەزەکەم کە مناگەیانم عەزیزم خۆشەویستم ئەو دەست پێکەی بە هەفەشت یعنی بە گەگەریان بەس خۆمە گۆڕیم ئێغاکان بەس هەزەکەم ئەو بە هەفەشتم دەست پێکە و چیەکە بیکە دیگە تەواو دەست خۆش بێ بێگومان ریتمی گەڕیان تایبەتە بە ناوچەی سنە و لەیلاخ بۆ ڕۆژهەڵات کە نیشانەی کاتی خۆیان ریتمە بۆ شادی بەکاریە بۆ شایی بەکارێت و هەروە بۆ سەرکەوتن لە جەنگەکانە کاتی خۆی کە لەشکرەکان هێرشیان کردووە و کوردەکان سەرکەوتون لە ناوچەیە بە ریتمی حەوت هەشت شاییان کردووە و هەڵپەڕیون و هەڵپەرچی تایبەت بەگەڕیان هەیە لەبەرەوەی ئێمە زۆر دڵمان بە وشەیە کرێتەوە
هەر لەسەر ئەو ئەساسەش ئێمە بۆیە ڕادیۆی گەڕیانمان ناو گەڕیان کە گەڕیان لەناو قاموسی لەناو ڕەدیفی موسیقای کوردی وشەیەکە تایبەتە بە موزیک هی کوردی زۆر بله قربانم ئەبێ بۆ کچ عزیزم منقەتەی من و دوانە مناسب فەرموو
قوربانە بم. دەستان خۆش بێت دەست خۆش خانمونە دەست خۆش مام شێریان قوربان. مامشێر بەڕاستی و نازنەوەی حەڵال کردووە لە کوردستان مامشێر ینی بەڕاستی لە موزیکە بێهاوتایە کەسێکی زۆر بەتوانایە دەست و پەنجەی زێڕینە و ئەو لە کە لە ڕۆژهەڵاتیش بۆ یا بڵین لە وڵاتی ئێران لەناو خۆتەنزان لەناو میلەتی ئێرانە مۆسیقا ئەتوانم بڵێم زۆر زۆر لە ئاستێکی باڵایە مۆسیقا لە ئێران بایەخێکی تایبەتی هونەرمەندی زۆر بەتوانە هەیە ئەگەر لە مامشێر بپرسم هەرچەند ئەگە کوردەکەشی زۆر جارۆک و پێویست نەبێ بەڵام ئەو دەمێکە لەناو ئێمەیاژی دڵنیامە لە من باش تێگات ئەگەر لەگەڵ هونەرمەندانی ناودار لەگەڵ چێ کارت کردووە لە بەڵێ ئەوانی کە خانەندەکان مەسەن گۆران بێژی شت بۆ کێ کردووە والله با علاج بەسلامی خواعافێکە قورانی بێژی بووم لەرزی پام جانی خۆی ئەس دەستا لەگەر ئەو لەگەل قوران بژەنە هیتر تیکی دو جار گەنجەتی لەگەل خانم هایدەیش کردم بەس خۆ گەنج بووم دیگە یعنی عشقم شورم موسیقام هەبوو هەزم کرد بە هایدێ یعنی باوکم معرفی بوون معرفی کرد بە خانم هومیرا اون گەنجایتیم ئەوەنە ئیش کردم بەس دوایی اینا دیکە یەک جار در محلی دانشتن یعنی گادێ خۆمانی لەگەل ئاغای شەهرەمە نازری یەک جار لەگەل ئاغای هۆماینە شەجەریان یەک جار لەگەل مامۆستا شەجەریان دانیشتنەمان ئیشی موسیقای کردیم بەڵێ موسیقای باش ئاسفەکانی باش ولی موسیقای مامۆستای کەمانم ئەبێ اینجا یادی بیکەم ڕەحمەتی خدا ڕشتو ئوستاد هەیبوڵڵا بەدی ئاسیبی زۆر نۆبانگ و ئاوازدانەر و موسیقاژێنی زۆر یعنی کۆمپۆزەری باش لەگەڵ و 12 سال بەردەوام لەگەڵ ئوستاد بەهاری ئاسفی جۆزەی کۆن لەگەڵیشان ئیش کردم بەردەوام بە مامۆستەکان باش ئیش کردم الحەمدولله خۆشحاڵم باس متاسفانە دەرخراپ حەمەد ڕەحمەتی خوا ڕشتنەوە ئینشاءالله کە ڕوویشە شاد بێ ڕۆحی و هونەرمەندان نەمرانە شاد بێکە لە ژیانە نەماوەنەک و هایدە و ئوستا شەجەریان و ئەوانی کرد باست کرد ئەوانی تریش تەمەندرێژ بنەک و شاهرابی نازڕی و هونەرمەندە بەتوانێت بێگومان ئاغای نەغدیان لە خانەوادەیەکی خانەدانی ناودارە لە تاران بەڵام ئەو خۆی لە عشقی خۆی بۆ هونەر لە عشقی خۆی بۆ هونەر ئەوە مەسەن گەڕیدێ هاتووە لێرە خزمەتەکات و یەک شانازیتری ئەم ئوستازەتان پێ بڵم کە کۆنسرتی هوەری کوردی بردە ناو تاران ینی یادێکی حەسەن زیرەک کۆنسرتێک بۆ ساڵە زیرەک لە ناو پایتەختی ئێران لە تاران ئەوەگە خۆی باسی بکە ساڵی چەند تقریبا 20 سال پیش 20 سال پێش پیشێ باە سامان تەنها کەسی دەزۆن کرد نزیک بێت هەرکەکانە مامۆستا زیرەک بوو بەس ئەو بوو اون زمان ئەو کاتەکان ئەوە بوو کەس نەبوو نەنی هەبووان بەس بوو تقلید صوت و تقلید حرکەکان بکە بەڕاستی سامانە واکو خۆی یعنی ئاغای بەهمەن قوبادی مثلا کارگەردانی فیلم بۆ سینەما هەبوو دکتۆر شەوکەت بوو دکتۆر ئەدیب بوو کۆنسرتی زۆر گەورە بوو زۆر گەورە دوای کۆنسرتە لە سلێمانیش ئەنجام درا بەڵێ لە سلێمانیش کردم بەس یە چیزی جوانی پێ بڵم اینجا ئەبێ با پێ بڵم بەرنامە بیتاقەکانە فروشتیم یەک مەسئولی هونەری تقریبا بس ملاشتی بود براستی بس موسیقی نمیزنست گفت آقای نقطه این کنسرتی کیه گفتم حسن زیرک روشته به پرسیاری کردو گفت کبرا کهول خورو میگه شیشکان مشروب من بیخون اونجا بیشکنی او چون این اب کنسرت بکه گفتم کاکا تا خراب تا بیتاقان فروشتم تا کنسرتی دوای کردیم این کنسرت خوی هات او ملاکه هات گو او خانه گفت حسن زیرک او بود یعنی ما بس که بیشتر اونجا و در خرابه و مثلا کسی کول بخوره یعنی ایمانی نیه وجدانی نیه نه اونجا نیه او هموی هنرمندانی ناودار حسن زیرک معاملی او هنرمندانی مزاری خالقی اما شانازیه که چون حسن زیرک تاجی سری یادی بخیر مامۆستا صابر رسمی کردیم آخرین ایشی من کرد می‌دی منو که چالاک کردیم جوزه من بو آره ویرم نمی‌شد نورس کرونا بو فقیرت دیگر این آقای برنجان هندیک کامنتات و محمد بکر الله ای آفرین دست خوش انور کردستانی لشاری کلار اوش هنرمندی که دیرینی جنیاری سنتوه الله هر بجین دستان خوش بید شیخ دیاری جنیاری بالابان الاسلام لبرستان اسلام مامۆستا جنیاره بتوانه و که همیشه جویەکانمان پڕەکە لە سۆز و ئاوازی ڕەسەن دەستان خۆش بێت سواز شێخ دیاریجان
بێگومان ئەوەی کە ئێوەی بینن مامۆستا ئیبراهیمی نەقەدیان پێتان وایە بە ژەنیاری کەمانچەیە کە ئەوان ئەم پێڵێن جۆزە بەس لای ئەوان کەمانچەیە ئەو ژەنیاری ڤیۆلینە کە کەمانەکە لە ئێمە ژەنیاری تارە ژەنیاری سێتارە و دەنگیشی زۆر خۆشە و ماشەڵڵا ئوستازێکی ئەکادیمی زۆر بەتوانایە لێرە چەندین خوری کردوێتەوە کاکە بەختیاری نەیش سڵاوی نادوڵێ الله سلام لك سلامی هەیە بۆ تۆ من حەزەکەم تقریب لەم ئاغای نەقدیام بکەم لەبەر خاتری منە جناو خۆی گۆرانی ناڵێت بەس من چەند جار گۆرانیم پێوتووە لە چەندین بۆنەی تایبەت لە کافترەیە کە توری زەدەش چەند جار هاوکاری منی کردووە و من ئەوەشتم بیر نەچێت ئەم پیاوە بەڕێزەم هونەرمەندە دیێرینە لە چەندین چالاکی خۆبەخشی ئێمە کۆمەڵی هونەری میلی بەشداری کردووە ئەو هاتۆ بۆ یادی حەمەدزای نەمر لەسەر مەزاری چەندی مەراسیمی تر لە یادی مام جەلال ڕەوانی شاد بێ بۆ ماوەی یەک هەفتە لەگەڵ من لە ئەو کۆنسێتی کە نامان نابوو شیوەنێک بۆ مام جەلال لەگەڵ ئێمە بەشدار بووە خات و پرژن سعدی بەتوانە و کارمەندی خۆبەخشی گەڕیان میدیاڵە بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم سڵاو بۆ کاکزا و کارمەندان سپاس محەمەی مەلازادەڵە بژی دەستان خۆش بێ ئەچینە لای دەنگی زوڵاڵی ئاغای نەقدیان کە من پێم خۆشە لەبەر خاتری من یەک دوو بەرهەممان پێشکەش کامڕۆ لەگەڵ مۆسیقا بە هەمرای مۆزیک لەگەڵ خانمی مونای مۆڵای خانم مونا بۆیە پرسیاری زۆر لێ ناکەم ئەمڕۆ یەکەم یەکتر ناسیرمانە لەگەڵ ئاغای نەقدیان تر نازانم مەگەر نیازی هەیە لە کوردستان بمێنێ لەگەڵ ئاغای نەقدیان کار بکات یا جاری هاتوو چاکەن بەڵێ من شانازەکەم یەک چیز بەسە تعریف نییە خۆی هونەرمەندی غابە شوێشان شتی ئاسفی جۆزیە ئینشاءالله بەڕەمەکەیم با نیماجان دێت یعنی ژنە و مرد بە هەم ئاسف بن و مام سەیرەکەم ئینشاءالله شوێش ئاسفی جۆزیە زۆر خۆشحاڵم زۆر خۆش هاکنی مامان هەزەکەم ئەگەر ببینە بەڕامەکە من هەزەکەم لێرێ مەرحەبای بکەم بە شوێکەش کوڕی بسیار هونەرمەند هونەردوست هەزەکەم دیسان خوان بیان مناجان و نیماجان بیان خوان ئاسفم من جەنشم سەیرێکم زۆر خۆشحاڵە بین هونەرمەندی میلی ئەکرەم هەورامی لە سڵاو ڕێز بۆ ساوی ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزیۆنی گەڕیان بە خێراتنی ئەم میوانە بەڕێزاناکەم زۆر سوپاس کاک ئەکرەم هەورامی ئەچینە لای بەرهەمێک بە دەنگی خۆشی کاک هونەرمەندی دێرین هونەرمەندی پڕ ئەزمون و ناودار و بەناوبانگ ئاغای ئیبراهیمی نەقدیان قوربان شم والله من گۆرانی بەش دێم بە حورمەت هونەر بە موسیقا داواکاری مامۆستا من یەک دانە موسیقایی بیاد مامۆستا شەجەریان خوا عافیکە ئینشاءالله ڕوحی شاد بێ بەس با بزانێ من گۆرانی بەش نییەم بەس بدڵە خۆم بەخوا من جارە تەکریب یەکتریشم ماوە کاتی خۆی یەک مەغامی ئەسفەهان بۆ من خوێندووە ئەوە بۆ دوای ئەوەش بۆ دوای بگذار تا مقابل روی تو بگذاریم بگذار تا مقابل روی تو بگذاریم دزدیده در شمایل خوب تو بنگریم دزدیده در شمایل خوب تو بنگریم دل میرود ز دستم دل میرود ز دستم صاحب دلان خدا را دردا که راز پنهان خواهد شود آشکارا
رفتم در میخانه خریدم رفتم در میخانه خریدم خوردم دو سه پیمانه خوردم دو سه پیمانه دلبر عزیز شوخ باتمی برخیز و بری رمه که جوان سازه رمه که جوان سازه تو مگر عشق ببره تو مگر عشق ببره خسرو و پرویز غمی تو مگر داده جوانان تو مگر ماه دەستان خۆش بێت دەم خۆش مام شێرجیان دەست هیچی خۆش خانە منە من سپاس دەکەم ئەوە آه. لەبەر خاتری من ئەوە گۆرانی پێشکەش کرد برای بەڕێز خۆشەویستمان هاوڕێ هەمیشەییمان هاوڕێ دیێریمان ئەمیدێرش سڵاوی نادوڵە سڵاوتان لێ بێت بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم من نازانم چۆن وەسفی مام شێر بکەم بەڕاستی دیارێکی ژەنیارێکی زۆر بەتوانایە دەست و پەنجەی خۆش بێت. خاتوبان عیرفانە سڵاوتان لێ بێت دەستان خۆش بێ سپاس کاگەکرم هەورامیێڵە بژیت مام شێرجان دەنگە نەرزێ دەست و پەنجەت خۆش بێت ئیبراهیم حەسەن ئەڵێ دەست و پەنجەی مامشێر خۆش بێ هەمیشە سەرکەوتوو بن بان عیرفانەڵە سەرکەوتوو بن هەموو کات زۆر سپاس خاتوبانەجان مام شێرجان من زۆر جار خەڵک زیاتر لە چی تۆی ناسیوە ئەگە بیردما بێ یەکەمین جار یەکەمین جار لەناو دوکانەکەی من یەک پارچە موزیکمان بە کەمانچەیەک همایون بیرم ناچێت مەقام همایون ئەوە ناتوانانی ئە پارچە مازیکە هەمایەنەمان بە جۆزە پێشکەش بسەر چونکە بەڕاستی ئەو پارچە موزیکە هەمایانە یەک سۆز و یەک هێنی نازانم سۆزێکی وای هەیە لا ئێمە لەگەڵ دڵمانە زۆر ئاشنایە خەڵک زۆر چۆ ناو خەڵکەوانی بەڕ ئەتوانم بڵم زیاتر لە 9 ملیۆن بینەری هەبووە تا ئێستا هەر لەناو بەسەر پێوە مە کەمانەکەش باش نەبوو کەمانچەیەک بوو هەر بۆ تاقیکردنەوە چینی بوو بەڵێ بەڕاستی ئەون دوکانکە ئەوەنە محەبەت و ئەوەنە هوەر و ئەوەنە دیار بوو وجود جنابتان دیار بوو من بەڕاستی لە بەخەتێ داواکاری شانازی بوو یەکەمین جار بوو بەڵێ مەقام هەمایون بوو کەمانش خراپ نەبوو بەڵام دەست من نەبوو یە خۆردێ ئازار کرد ولی من ئاسفم بەد دوایی یک روز کاکەس جارس گفت مام شێرزانی چی کردی گفتم چی کردم گفت ئای ئەمان چی کردم گفت والای بەڕامە هەموو سەیری کردنەوە نزکە 200 کەس بە هەفتە ئەڤەل بە یەک هەفتە 200,000 کەس تقریبا بینەری هەبوو هەر بەسەر پێوە لە دوکانەکە ئیترەوە ئێستا زۆر خۆشەویستن حەزەکەم مام شێرەکە بتوانێت بۆمان دووبارە بکاتەوە سوپاسێکم بەسەر چاوەمان ئەبێ یە نەسم خۆشەویستانەمە بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئێوەی ئازوو خۆشەویست هەست پرسیارێکتان نەبێت لە مامشێر و میوانە بەڕێزەکان لە خاتومونە ئەتوان پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 070 470 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 070 891 75 75 و یاخۆ ژمارە مۆبایلی کۆڕەک 050 727 85 35 بەڵێ مامسا
پەنجەت خۆش بێ یادی بخیر یادی بەخێر چکە بەڕاستی من ئەو کاتەش مۆسیقاکە لەو جۆرە مۆسیقەیە کە حوزنی تێ مەسەنەن زۆر ئارام بەخشە بەڵام لەگەڵشە مرۆڤ دڵی تەنگ بێ سەرەگری يلا يلا خۆشمان بەس هەوادارم کە ئەو هەم بەرسەر هەوم یەکەم جار دوکان زۆر ڕاستە یعنی بەرسەر و تەنزیم بوو دەستت خۆش بێ بیرمان دەستان خۆش بێ بەڕاستی هەر خۆشەویستان بیرەوەریان هەیە لەگەڵ ئەو مۆسیقەیە ئەکرەم هەورامی خۆشەویست دەڵێ نەبێتە مەدحو پیاڵدان کاک جەزاجیان بەڕێز لە لای من ڕۆحی هونەری کوردی سوپاس دەکەم بەڕاستی وەزارەتێکی گەورە گرانی و ڕۆشنبیری بەقەت ڕبعێکی بۆ خزمەت نەکردووە من ڕێزمەیە بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆ وەزیری ڕۆشنبیری کە زۆر پیاوێکی تێکۆشەر و زۆر پیاوێکی ڕۆشنبیرە چاوی ماچەکەم وەڵا کاک کرمجان ئێمەش ناوەستین ئێمە کار و چالاکی خۆمان هەبەردەوامە و ئەوانش هەر بەپێی ئەو قەیرانی کە لە وڵاتەکەمان هەیە پێشتر مامشێر بن و ئەو هاوڕێن جابەجارە دەردەدڵەکەین ئەو ساڵانی کە سەرەتا و هاتە ئێرە کوردستان زۆر گەشە کرد و ئاوادانتر بوو و قەیران نەبوو پارە هەبوو ئیشە بوو کەسابەتە بەس ئێستا بەڕاستی ئێرانیش وایە عێراقیش وایە ناوچەکە هەمووی دنیا هەمووی خراپ بووە لە دوای کۆرۆنا ئەوەی تە خراپ بوو ینی بەڕاستی ئەوەی کەماوەتەوە مۆزیکە کە ئارام بەخشە مۆسیقایە کە دڵی خەڵک خۆشی کۆنسێت و گۆرانی ئەگەر ئەوە نەبێت یعنی مەسەلەن خەڵک چی بکات والله ما مستوى ولا أبين كوكي بيجي براستي من توزي بطاقتهم لبارتي بانك مسؤوليني هنر مسؤوليني هتر والله هاي موسيقى لايبه كس جيان نايك يعني موسيقى وهنر از جيان انسان لايبه كس جيان نايك موسيقى ورزش يعني هاي بس لا اندو يشتي كيف توان انسان رياضه ورزش او توجه زور بكن باورتان نیه کنسرت کردیم نزدیک 2000 کنسرت کردیم نزدیک 3000 کد بر کورس بر قاردم که یعنی پلکانه پلکان دانشتوان با براسی بی میکروفون جوانه یعنی یک ساز میکروفونی تیان نبود همه جای گیتن باشه مام شرجان تو سری میجوب که مثلا لکاتی حرب عالمی لکاتی جنگ جهانی و زور دنیا کاول بو هم دنیا ویران بو أي بتوفن لو كاتيا سيمفونيك هلا يك چیزی پیتان بنام يعني لكاتي جنگا سيمفونيك یک چیزی پیتان بنام هیتل هم رکورد به شهرکانی مثلا شهرکانی روسیه يعني اونجا حمله کرد یک شهری بود به نام برلین بعد هاتوت نزدیک شهر مسئول برلین بان کرد رهبری ارکستر سمفونیک بان کرد گفت خارجی شهر بیگیرن تا یعنی همه من بیکشن تو برو وسط میدان بردر کی سرا گروهی 80 90 کس خب میکروفون اشتکان نبود گفت موسیقی بشن که مردم برن برابر دشمن مردم ترسد دمال دانشتن این هات موسیقی اجرا کرد هموی رشدن جنگ و پیروز بان جوان که پیروز بان یعنی اونجا هیتلر شکست خورد ما مساجان امش لم بشي كردستان كاتك الرزقار بين لا او كرزقاري من بدسنا همو من بسرودكاني ما مصطفى ناصر الرزازي همو دقيقه يعني موسيقى هر حكم وكو باسش ماكر او ريتمي قريان خوي كاتي خوي كردكان لا جنگا بقرين يعني او هنر بيت لا همو جيك اماده بي اگر كورونا هبيت اگر شر هبيت اگر ناخوشيه بي هنر بردوام بردوام لبرو استاذ جان بردوام با پێویست بان بەیەک مەقامی ئەسفەهانی تۆ هەیە ئەگەر خۆشە بۆ من بخوێنی مەمنونتەوە بەخوا ئەسفەهان زۆر باشە خوێنێ کاکبوران نەزانێت کاکبوران لەگەڵمان بۆ کاکبوران شاید ئەکەوە کە مامشێر مەقامی ئەسفەهان بەدەنگی خۆی زۆر خۆشە و مەقامی ئەسفەهان لای خەڵکی ئێرە باشوور زۆر خۆشەویستە ممنون من داوا لەبوردنەکەم کە گوران بیژن لمن تورن نبن بالا گوران بیژنیم یا خطو دنگ زو خوشه تو استازی منو باسم کرد استازی تارا استازی سیتارا استازی کمانچو ویولینو داواکاری جنابتان با حرمت رادیوگریان زور سپاس
دلبندی نه جان مدهوش دلخواهی نه بر مژگان من اشکی نه بر لبهایم آهی نه جان بی نصیبم پیامی از دل آرامی نارامی نارامی نه همراهی نه همدردی عاشق شدن ناز کشیدن فایده نداره نداره دیگه دامن آهو ندیدن فایده نداره نداره ای دل دیگه بال و پر نداری داری پیشی یا خبر نداری خبر نداری داری پیر میشی و خبر نداری دیگه ناز کشیدن ناز کشیدن فایده نداره نداره دیگه دنبال آهو
لە کۆنتترۆلشەوە چەپڵە قوربان. دەستان خۆش بێت دەستان خۆش بێ هەردووتان بە تایبەت ئاغای برامی نەقدیان بله من بەڕاستی نازەم چۆن سپاسدان بکەم خۆشەویستان ئەوما بیر نەچێت مامشێر بە درێژایی ساڵ و ڕۆژ و مانگ هەموو ڕۆژێن هەمیشە لێرە لە سلێمانی نیشتەجێیە ئەو ئامۆزشی هەیە فێربوونی هەیە خولی فێربوونی ئامێری موزیکی بە تایبەتی جۆزە یا کەمانچە لەگەڵ کەمانچە نازانم خولی چیتریش هەیە ستار هەیە و سێتار کەمان کەمانچە جارجاری ئودشتی ئەسفم بەس جابجارێ خولی ئەودیش ئەو خۆی کەسێکی ئەکادیمیە بله. و من خۆم شایەتی وەم کەس هەیە لە سەردەستی ئەو دەرچوێنی فێر بۆ لای ئەو ئێستا ئینشاءالله ئەهێنیم ساویا بیستون ئینشاءالله بارنامەیەکم بەس تەلەبەم دێت ئەو خانمەکە ئەو کچەی کاک چیز ساویا ئاسفی جۆزیە ئاسفی جۆزێ کۆری کچی کاک بیستون کە مەتئەمی هەیە بەڵێ ئەو زۆر باش بوو ئەوەیەکە لە خوێندکارە سەرکەوتەکانی و پارچە مۆزیکێکشی بۆ تەلەڤیزۆن کلیپ کردووە کلیپ کردیم بالێ من دڵنیام ئەوەی کە لای مامشێر فێر ببێت ئەنۆک وایە چوو بێ بۆ وڵاتێکی تر چوو بێ بۆ ئێران لەوێ ئەکادیمی بخوێنێن لێرە باشترەوە لێرە خۆی ئامادەیە ئێمە جارانە چوین بۆ ملێرە ئەچوون بۆ سنە بۆی یەک تۆس فێری تار ببم هەندێک ڕەدی وەربگرم ئێستاوە خۆی ئوستازەکە لێرە مامۆستا بەتوانێت لە سلێمانی دانیشێت و دڵنیامەگە خاتو مناش ڕەنگە گەبێت ئێرە ئەوی شەر خولی فێربوونی دەف بکاتەوە پێشتریش خانمێکی تر بە ناوی سارای تەڵایی هات بەشدار بوو لەگەمانە لە یەک دوو چالاچێ لە نەورۆز ئەو ئێستا لە هەولێر دانیشێ کەسێکی زۆر بەتوانەیە لە دەفا مام شەرجە من هیچم نەماوە تەنها ئەواناڵم سوپاسانەکەم یەک پارچە موزیکمەوە بیکەن بە دیاری بەرنامە کۆتا بەرنامە بەدڵی خۆتان بە ئارەزوی خۆتان من ئەمەوێ بە ناوی دەستگا میدیایی گەڕیانەوە سوپاسان بکەم بەخێر بێن خانم گیان تۆ بەخێر بی بۆ کوردستان بۆ شارەکەی خۆت بۆ سلێمانی و مام شەرجیان تۆش بەخێراتی بۆ گەڕیان من زۆر سپاس دەکەم قوربانشەوە من هەرزەکەم یادی بە مامۆستا ماملێ بێ خۆش یەک موسرا ئارامەوە بە ئارامی تاوەکە بە شار دەست پێ کردن بەس بە ئارامی کوتایکی بە ئارام هەموو شتەکانی تۆ هەر ئارامیە بەڕاستی ئەچینە لای پارچە مۆزیکێک بە دەست و پەنجەی ئاغای برامی نەقدیان بەوەش کۆتایی بە بەنامێم ڕۆێنم واتان لەگەڵ هەموو ڕۆژێکتان پڕ بێ لە ئارامی و خۆشی ماڵتانەوە گەر دەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری
ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە